گروپێک لە کچان و کوڕانی شاری کەرکووک دەیانەوێت لە ڕێگەی گەشتێکەوە پاسکیل بکەن بە کەلتور و کۆمەڵگە دوور بخەنەوە لە دووکەڵی ئۆتۆمبیلەکان و لە ڕێگەی پاسکیلەوە کارەکانی ڕۆژانەی خۆیان ئەنجام بدەن. لەو نمایشەدا کە بەنێو شەقامە سەرکیەکانی شاری کەرکووک ئەنجام درا، 18 کچ و کوڕ بەشدار بوون و مەبەستیش لە ڕێخستنی ئەو نمایشە زیاتر گرنگی دان بوو بە پاسکیل تاکو لە داهاتوودا ببێت بە کەلتور. ئەمڕۆ وەکو گەنجانی شاری کەرکووک ئێمە هەستاین بە دامەزرانی گروپێک لە شاری کەرکووک وەک دەبینن لە شارەکانی ترا ئەم شتە بوونی هەیە، بەڵام لە شاری کەرکووکە بێبەشە لەم وەرزشە. ئێمەش وەک ئەرب مافێکی سەر شاری خۆمان وەک ئەرکێکی سەر شاری خۆمان هەستاین بە دروستکردنی گروپێ بۆ گەڕان بەناو شاری کەرکووکە و بە بەشداربوونی هەموو ڕەگەزەکان. ئەم گەشتەمان لە 18 نەفەر پێگەشتووە، گروپی باشتی کەرکووک لە 18 نەفەر پێگاتووە و لە فلکەی خوانەوە بۆ تیمۆڵ گەشتەکەکەین و دواتر ئەگەڕێنەوە خاڵی دەستپێک.